ئێرە شاری بێرمینگهامە، جارێکی دیکە ڕەوەندی کوردی و چالاکوان و ڕێکخراوە کوردیەکان گربوونەوە. ئەم جاریان بە بۆنەی 15هەمین ساڵیادی تێرۆرکردنی زەردەشت عوسمان. ئەم جارە ڕێکخراوی ڕێگەی ئازادی یادی شەهید زەردەشت عوسمانی کردەوە. شەهیدانی ڕێگەی ئازادی هەمیشە لە دڵی میلەتدا بە زیندویی دەمێننەوە. هەر بۆیە ڕەوەندی کوردی، ڕێکخراوی ڕێگەی ئازادی، چالاکوانی کوردی لە شاری بێرمینگهام پەیامی خۆیان ڕاگەیان لەم ڕۆژەدا. سەرتا زۆر بەخێر بێن سپاس بۆ کەناڵی بیکەی4 کە وەک کەناڵێکی ئازا و ئازادانە دەنگی خۆی دەنگی ڕەوەندی کوردی دەگوازێتەوە. لە ساڵیادی تیرۆرکردنی شەهید زەردەشت عوسمان بەدەسەڵات ئەڵێن ئێوە ئەتوانن کەسێک بکوژن بەڵام هەرگیز ناتوانن ڕێگای ئازادی لە ناو بەرن. ئێوە ئەتوانن بوێرێک، ئێوە ئەتوانن سەردەشتێکمان لێ بکوژن بەڵام هەرگیز ناتوانن دەنگی ئازادیمان لێ نابکەن. ئێمە لە ڕێکخراوی ڕێگای ئازادی وەک ڕێکخراوێکی داکۆکی کاری سیاسی مافەکانی مرۆڤ دەنگێکی بوێر دەبین، دەنگی ئەو کەسانە دەبین کە دەنگیان نابیسترێت لە هەرێمی کوردستان بە ئازادانە پشتگیریان لێ دەکەین، پاڵپشتیان دەکەین. دووبارە دەست خۆش بۆ کەناڵی بیکەی4 زۆر بەخێر بێن. وەکو ڕێکخراوی ڕێگای ئازادی لێرە کۆبووینەتەوانێ بۆ ساڵ ڕۆژی بۆ یادکردنەوەی ساڵ ڕۆژی شەهیدکردنی سەردەشت عوسمان ئەو ڕۆژنامەنووسەی کە بە تەنزەوە نامەیەکی ئاڕاستەی بنەماڵەی بارزانی کرد و پێی گوتن من عاشقی کچەکەتانم لە وەڵامدا سەرانی بارزانی و بە تایبەت مەسرور بارزانی بە کوشتنی وەڵامیاندایەوە. ژیانی ڕۆژنامەنووسان لە کوردستان بەم جۆرەیە و کە لەم کاتەدا چەندان ڕۆژنامەی تریان چەندان ڕۆژنامەنووسی تریان خسۆتە زیندان و دەیانەوێت بەهۆی تاوانی جۆرا و جۆر کە بۆیان هەڵبەسوون بیان کوژن و بێسەر و شوێنیان کەن. کە دەنگی بێدەنگەکانە گەێنین لێرن بۆ 15هەمین ساڵیادی شەهیدکردنی سەردەشت عوسمان کە لەلایەن بنەماڵی بارزانی و تاڵەبانی کە بە ناحەق کوژرای لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و ئێمە دڵنیاتان نەکەینەوە سەردەشت هەر زیندووە، ئێمەش لەسەر ڕێگای سەردەشتین ئینشاڵڵا بۆ زوانە ڕوخانیان نزیکە. ئەمڕۆ هەستاوین بە 15هەمین ساڵیادی شێتکردنی سەردەشت عوسمان کە لەسەر چەند وشەیەکی سادە لەلایەن چەتەکانی ماڵی بارزانی شەهید کرا. بەڵام ئێمە لێرەوە پێیان ڕاگەیەنین دەنگی ئازادی کپ ناکرێت، خەیاڵیان خاوە. سەردەشتێک شەهید بوو بە هەزاران سەردەشت لە قوتابخانە و زاکۆکەیدا گەورە بوو. بەڵێ سڵاوتان لەبێ ساڵ و هەموو لایەکان تاکە قسانی کە سەری کەناڵی بیکەی4 دەکەن بەخێرەوە سەر و سەر چاومان. بەڵێ ئەمە دیارە ئێمە لە وڵاتی بریتانیا لە شاری بێرمینگهام کۆبوونێتەوە بە یادکردنەوەی ڕۆژنامەنووسی قەڵەم سەردەشت عوسمان بۆ ئەوەی کە ئێمە لێرەوە دوو ئەما زمانەیە کە یەکەمیان ئەوەیە کە ڕێکخراوەکەمان ئەوەیە کە دەنگی ئەوانە دەبین کە نابیستن و هەروەها ئاماجی وەمانش ئەوەیە کە هەڵوەستمان بگەین بە هەموو کەسێک لەم وڵاتە کە بۆ ئەوەی کە بزانن کە ئێمە بۆچی لێرە کۆبوونێتەوە سەبارەت بە ڕۆژنامەنووسەکان و قەڵبکردنیان. بەڵێ بەخێرەوە سەر سەر دووبارە. سڵاو، من ئەوڕۆ زۆر خۆشحاڵم لەگەڵ ڕێکخراوی ڕێگای ئازادی کە ئەوڕۆ یەکەم ساڵاتیمان زامدار بچی 15هەمین جاری سەردەشت عوسماندا. خێرن بۆ کەناڵەکەتان بیکەی4. ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی ڕێگای ئازادی هەڵسان بە ئەنجامدانی چالاکیەک لە شاری بێرمینگهام و لە چەند شاری جیاوازتر بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان کە تا ئێستا کە بکوژانی ئەم تاوانە خێزانەوە نەدراوە بە دادگای لەلایەن بنەماڵەی بەرزانیەوە. ئێمە با هەموو ئەو ڕێکخراوە مەدەنیانە ئەڵێن کە دەنگی بێدەنگەکان ئەگەیەنین. ئەمڕۆ ئێمە لە بێرمینگهام لەگەڵ ڕێکخراوی ڕێگای ئازادی لە 15هەمین ساڵیادی شەهیدی قەڵەم شەهید سەردەشت عوسمان ئەم گردبوونەیەمان ئەنجامدا. ئامانجی ئێمە لەم گردبوونەوە لەم خۆپیشاندانە ئەوەیە کە بەم دەسەڵاتە بڵێن خوێنی ڕۆژنامەنووسەکان هەروە ئاسان نییە، بۆیە ساڵانە و ساڵانە ئەمە دووبارەکەینەوە ئەم خۆپیشاندانە کە بەم دەسەڵاتە بڵێن نەخێر، وەکو چۆن مامەڕیشەوتی ئێمە نەوەیەک دروستەکەن کە بڵێن نەخێر، ئێمە ئەو نەوەین و بەم دەسەڵاتە ئەڵێن نەخێر. ئەمە وەک ئەندامێکی ڕێگای ئازادی ڕێکخراوی ڕێگای ئازادی خۆپیشاندانێکمان ئەنجامدا کەەوە لەم ڕۆژەدا 15 ساڵ لەمەوبەر بە تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان کەەوە لەلایەن دەسەڵاتەکانی یەکێتی پارتی زۆر بە نامرۆڤانە بە ناو وجدانانە توانیان ڕۆژنامەنووسی چالاکوان سەردەشت عوسمان تیرۆر بکەن. ئێمە ئیدانەی ئەو تاوانە گەورەیە دەکەین. لێرەدا ئەمە دەمانوێت پەیامێک بە هەموو جیان ڕابگەین کەەوە دەسەڵاتی یەکێتی پارتی ڕۆژانە بەدایان مامۆستا و ڕۆژنامەنووس چالاکوانان زیندانی دەکەین و
دەفرێندێن و ئەشکەنجیان ئەدەن ئێمە دەمانوێت دەنگمان بە هەموو جیهان بگات لە دەم ڕێکخراوەدا بۆیە ئێمە بەردەوام دەبین لە خۆپیشاندان بە دەسەڵاتیەکێتی پارتی ساڵاری شێدکردنی ڕۆژنامەنووسی بێر و ئازا و شەهیدی قەڵەم سەرۆژ عوسمان کە لە شواری 5 ساڵی 2010 بەدەستێکی ڕەشی ناحەزانی بنەماڵی بارزانانی و پارتی شەهید کرا کە بەڕاستی و زوڵم بوو ستەمی بەرامبەر ئەو ڕۆژنامەنووسە کرا هەتا لە پیر و فکرێ مامێنێتەوە ڕاستە خۆی شەهید کرا بەڵام فکر و ئازادێکی بۆ هەمیشە لە بیر و باوەڕی هەموو ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانی ڕێک و کوردستانمانەوە بووە هۆی ڕێڕەوێک بۆ دروستکردنی ڕێگای ئازادی زۆر سپاسبوویەوە لە یادی تیرۆرکردنی سەردەش عوسماندا ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی ڕێگای ئازادی لە دوای دامەزراندنی ڕێکخراوە وەکو یەکەم کار و چالاکیمان لە ڕێکخراوەکەدا یادی شەهیدی قەڵەم شەهید سەردەش عوسمانمان کردەوە تیرۆری ئەو ڕۆژنامەنووسە زۆر جیاوازە لەوەی کە وەکو مەرگێکی ئاسایی تەماشای دوای 15 ساڵ لە تیرۆرکردنی ئێستا هەست و شە و قەڵەمەکەی زیندووە قەڵەمێکە دژ بە دەسەڵاتی خێڵەکی و بنەماڵە خراپی سیاسی و کۆنەپەرستی و حکومڕانی لە کوردستان دادەسەوە تاوەکو دەسەڵاتی خێڵەکی و خراپی و سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بەردەوام بێ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان ناوەستێت و بەردەوام دەوێت بچکە دەسەڵاتی خێڵەکی لە بنەماڵ وا بیر ناکاتەوە وەکو عەقڵی شارەسێنێتی و دنیایی بەڵکو وەکو عەقڵێکی عەشایری بیر دەکاتەوە. دەستخۆش بەخێر بێن بۆ کەناڵی بکەیفۆ لە ڕاستی کەناڵە بەردەوام لە ناو پەنابەرانە ئێمە دەستخۆشی لەکەین ئێمەکو ئەمڕۆ و ڕێکخراوی ڕێگای ئازادی هەڵساوین بە یادکردنەوەی شەهیدی قەڵەم سەردەش عوسمان ئەمانوێ پەیاممان هەبێ بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم و ئەو حیزبە سیاسیانەی کە بوونەتە هۆکاری تیرۆرکردنی سەردەش عوسمان و پەیامەکەمانەوەیە دەبێ بکوژانی بدۆزرێتەوە و بدرێتە دادگا و بکوژان لە خودی دەسەڵات خۆیانن و لە هەر وڵاتێکدا لە هەر شوێنێکدا کە بکوژ دەستگیر نەکرا دڵنیابنەوە دەستی دەسەڵاتی تێدایە و بەلا ڕێدابردنی ئەم کەیسە قبول نەکراوە و ئێمە بەردەوام یادی دەکەینەوە تا ئەو کاتەی بکوشانی دەستگیر دەکرێ و دەدرێنە دادگا. سەرەتایمەوەکو ڕێکخراوی ئازادی هەڵساین بە خۆپیشاندانێکی هێمنانە دژی ئەو گەندەڵکارانەی کوردستان کە هەڵساون بە شەهیدکردنی قەڵەم شەهید سەردەش عوسمان و هیچ ڕۆژنامەنووسێکە ئازاد نییە لە کوردستانە بۆیە ئێمە لێرە پشتگیریان ئەگەین بڕوخەیەکێتی بڕوخێ پارتی زۆر سپاس. من ئەوڕۆکو ئەندامێکی چالاک لە ڕێکخراوی ڕێگای ئازادی بەشداریم کردو لە یادی شەهیدی قەڵەم شەهید سەردەش عوسمان کە لەلایەن چەدەکانی پارتیەوە شەهید کراوە یەکێتی پارتی دو حیزبی گەندەڵ و تیرۆریستن پێویستە هەموو کوردێکی ئازادی خواست ڕسوان کات و فراندا زڵمەندانی مێژووە زۆر سپاس. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم BK4 ئێمە لێرەین بۆ یادکردنەوەی 15 ساڵی شەهید سەردەش عوسمان بۆ گەیاندنی دەنگە بێدەنگەکان ئێمە لێرەین بۆ گەیاندنی دەنگە بێدەنگەکان بۆ یادەش پارچە شارێکمێ بۆ ئەگەر وتیان دانی مافی ڕەوای ئێوە بۆچی دوورە ئەگەر وتیان دەستی ستەم لە ژیان و گیانی ئێوە بۆچی سوورە هەموو هاوارکەن بەجارێ بڵێن چونکە لە هەر گرد و شاخ و شارێ لە جێی باران دز دەبارێ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4